بەڵێ کاکدانیار کاکدانە سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش بێت. دیارە ئەو شەپۆلە بەفر و بارانەی کە لە ماوەی هەفتەیەک ڕووی لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە ئیدارەی سۆران کرد کە سەرما و سۆڵەیەکی زۆری بەدوای خۆی داهێنا، بەفرێکی زۆر باری وە بە سەڵەکێکی زۆر دروست بوو و هەروە هەپلەکانی گەرماش بە ڕێژەیەکی بەرچاو دابەزین. شەوی ڕابردوو بۆ نزیک 15 پلەی ژێر سفری سیلیزی لە ئیدارەی سۆران دابەزی و سارترین شوێنەکانی هەرێمی کوردستان سۆران و مێرگەسۆر و وەرتێ دیاریکراون کەوا شەوی ڕابردوو بە ساترین شەودانراون. هەر بەم هۆیشەوە بەڕێوبەرایەتی گشتی پەروەردەی ئیدارەی سۆران لە تەواوی قوتابخانەکانی ئیدارەی سۆران بە سەرجەم قەزاکانیەوە پشووی فەرمیان لە قوتابخانەکان ڕاگەیان و دەوامی قوتابخانەکان لە ئەمڕۆدانیە بۆ ئەوەی قوتابیان سەلامت بن و تەندروستیان باش بێتن، چونکە ئەمڕۆ ڕۆژێکی زۆر سارد بووە سەرڕای کە شەوی ڕابردووش شەوێکی زۆر سارد بووە لە ئێستاشدا کەم قسەی تێداکەم کەشەکەی زۆر ساردە لە ئیدارەی سۆران و هەروەها لە هەر بەهۆی سەرما و سۆڵەوە لە قەزاکانی سیدەکان و مێرگەسۆر و چۆمان لە تەواوی فەرمانگاکانی ئەو ناوچانەش پشووی فەرمی ڕاگەنراوە لە ئێستادا بەهۆی دابەزینی پلەکانی گەرماوە دەوام لەو ناوچانەدا نییە. هەر بەهۆی ئەو سەرما و سۆڵە و کڕێوە و بەفرەی کە لە ناوچە شاخاویەکانی ئیدارەی سۆران هەبوو، باڵندەیەکی زۆر بە تایبەتی کەوی چێوی لەو ناوچانە هاتوونەتە خوارەوە بەهۆی نەمانی خواردن و ڕویان لە نزیک گوند و ئاواییەکانی ناوچەکە کردووە بۆ ئەوەی خواردنیان دەست بکەوێت، بەڵام بەداخەوە وەک لە ڤیددیۆکانیشدا بڵاو کراونەتەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا هاوڵاتیانێکی زۆر بە مەبەستی ڕاوکردن چوونەتە ئەم ناوچە شاخاویانە کە ئەمە جێگەی داخە ئەم باڵندانە ڕاو ئەکرێن و وردە وردە بەرەو لە ناوچوونە بێن، هەرچەندە فەرمانگەی ژینگەوە قایمقامەتی قەزای سیدەکان ڕاگەراویان بڵاو کردوتەوە کە هەر کەسێک ڕاو بکاتن یاخود ئەو کەوە چێویانە ڕاو بکات سزا ئەدرێت، بەڵام سەرڕای ئەوەش ڕاوکردن بەردەوامی هەیە و ئەو بڵین ئەو باڵندە چێویانە نزیک گوندەکان بوونێتەوە دانەوێڵە و شتیان نییە لە چیاکان بخۆن بەهۆی بوونی بەفرێکی زۆر. ئەمڕۆ فەرمانگەی ژنگەی ئیدارەی سۆران بڕیاریان داوە هەڵمەتێک بکەن لە سنووری قەزای سیدەکان بۆ ئەوەی دانەوێڵە لە ناوچە شاخاویەکان بڵاو بکەنەوە بۆ ئەو باڵندە چێویانەی کەوا نزیک گوندەکان بوونەتەوە. هەر بەهۆی ئەو بەفربارینە کە لە ماوەی هەفتەی ڕابردوو بڵین لە 28 مانگەوە بەردەوامی هەبوو بۆ ماوەی 6 ڕۆژ، چەندین هاوڵاتی گیریان خوارد لە ناوچەکانی بڵین دەڤەری سیدەکان تاوەکو ئێستاش بەشێکیان ماون کە نەگەڕێنراونەتەوە. شەوی ڕابردوو بەشێک لەو هاوڵاتیانە لەلایەن بەرگری شارستانی گەنرانەوە سۆران 35 هاوڵاتی بوون لە ناحیەی کانیەڕەش لە گوندی چەمەلوان کەوا بە بۆنەی پشووی سەری ساڵەوە چوبوونەوە گوندیان، بەڵام دوای ئەوەی کە بەفرێکی زۆر ئەبارێتن ڕێگاکانیان داخران سەروی مەتر لەم ناوچانە بەفرباریوە. 35 هاوڵاتی بوون کە پێک هاتبوون لە حەوت خێزان. شەوی ڕابردوو 3 خێزان گەڕێنراونەوە کە 17 کەس بوون، 4 خێزان ماون کە پێک دێت لە 18 کەس. ئەم بەفربارینە وای کردکەوە ئاستەنجی هاتوچۆ زۆر لە ناوچەکە دروست بێت. ئەمڕۆژ کە بەهۆی بەستەڵەکی زۆرەوە ڕێگاکان بەشێکی زۆر لە ڕێگاکان بەستویەتی ئەو بەفرەی کەواتووەتەوە ئاوی هاتۆتەوە سەر شەقامەکان، ڕێگاکان بەسوێتی تا ئێساش بەشێکی زۆر لە ڕێگاکانی ئیدارەی سۆران بە تایبەتی ناوچە شاخاویەکان گرفتی هاتوچۆیان هەیە. ئەگەرچی ئەمڕۆ خۆرەتاوە، بەڵام پلەکانی گەرما نزمن ئەو ناوچانەی کە ئێستا خۆری لێ نەداوەوە سێبەری هەیە تا ئێستانی کردوتەوە بەستەڵک هەیە لەم ناوچانەوە. پێویستە شۆفێران ئاگاداری خۆیان بن چکە ڕێگاکان تاوەکو ئێستاش مەترسیان هەیە، ئەگەر بۆ کاری پێویست نەبێتانی وەڕۆ سەردانی ئەو ناوچانە نەکەن چکە ڕێگاکان بە تەواوەتی لە ئێستاشدا هەر بەستەڵەکن و مەترسیان لەسەر هەیە. من ئەمەوێ ڕێژەی بارانبارینی ئەم ساڵ بخەمە ڕوو. دیارە لە سۆران بارانبارین تاوەکو ئەم ساڵ 277.4 ملیم بارانباریوە و هەروەها لە خەلیفان 308.6 ملیم بارانباریوە، لە چۆمان 301.2 ملیم بارانباریوە تاوەکو ئێستا، لە سیدەکان 302.5 ملیم بارانباریوە، لە ڕەواندوز
263.6 ملیم بارانباریوە خۆشببختانە بەراورد بە ساڵی ڕابردوو ڕێژەی بارانبارین تاوەکو ئەمڕۆ زۆر زیادی کردووە هەروەها بەفربارین ئامارەکانی بەفربارینیش لە سنووری ئیدارەی سۆران بەم شێوەی خوارەوەیە لە سۆران 17.5 سانتیم بەفرباریوە هەروەها لە خەلیفان 9.5 سانتیم بەفرباریوە لە مێرگەسۆر 133 سانتیم باریوە لە چۆمان 25 سانتیم باریوە تاوەکو ئێستا لە سیدەکان 44 سانتیم لە ڕەواندوزیش 21 سانتیم بەفر باریوە بەراورد بە ساڵی ڕابردوو کە بەشێک لەو قەزایانە ساڵی ڕابردوو هیچ بەفریان تیادا نەباری بوو بەڵام خۆشببختانە ئەم ساڵ ڕێژەیەکی باش لەم ناوچانە بەفرباریوە لە ناوچە شاخاویەکانیش سەروی مەتر بەفری تێکردەوە لە حاجیۆمەران ڕێژەیەکی زۆر بەفر ئەم ساڵ باریوەوە ئەم بەفربارینەش سوودی ئەبێتن بۆ ژیانەوەی کاینیاوەکان بۆ زیادبوونی ئاوی ڕووبارەکان کە ساڵی ڕابردوو بەهۆی وشکە ساڵیەوە کانیاوەکان بەشێکیان وشک کردووە ڕووبارەکان ڕێژێکی زۆر لە ئاویان کەم کردبوو بەڵێمە زانیاریەکانی داری سۆران بوون. کاک دانا ئێرە لوتکەی هەڵگۆرد نییە سنووری ئەکەوێتە سنووری مێرگەسۆر ئەو شوێنێکە لە پشتەمنەوەیە تاکو ئێستاش هەرسپی پۆشە بەڵام بەهۆی بارانبارین کە ئەو شەوەی کە بەفرباری و دواتر بارانی بەسەرداباری لە بەشێک لە ناوچەکان بەفر تواوەتەوە بەڵام لە ناوچە شاخاویەکان بە ڕێژێکی بەرچاو تاوەکو ئێستا بەفر هەرماوە. کاکدانا الحەمدوللا چاوم کەس نەبووە بەڵام لەبەر هەتاوی خۆتە زانی کاتێک کە بەفر هەیە لە بەفرباریوەوە خۆریش لە دەرەوە پیاو لەبەر خۆر چاوی هەڵنایەتن هەر لەبەر ئەوە و عینەکەم کردوتە چاوم بۆ ئەوەی بتوانم تۆزێک چاوەکانم هەڵبن لە بەرامبەر کامیرا. زۆر سپاس کاکدانا وەڵا قژم چاندوێتەوە تۆزێک قژم ڕۆیشت بوو جوانکاریەکمان کردەوە قژمان چاندۆتەوە چێشتم وڵادا بەزاندووە بە ڕێژێکی بەرچاو بەس هیچ نیەتێکمان نییە لە ئێستادا کاکدانا.